شاری سێمانی ئەمڕۆ بۆ ماوەی چەند کاتژمێرێک مانگرتنیان ڕاگەاند و کارەبایان بۆ هاوڵاتیان هەڵنەکرد. دواتر کێشەکە بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و قایمقامی سلێمانی بە شێوەیەکی کاتی چارەسەر کرا و خاوەن مۆلیدەکان مانگرتنەکەیان شکان. بە پێی زانیارەکانیش بۆ ڕاستیکردنی خاوەن مۆلیدەکان تێچوو یەک کاتژمێری گازی مۆلیدەکان لە 42 دینارەوە بۆ 44 دینار بەرزکراوەتەوە کە ئەوەش قورساییەکی زیاتر دەخاتە سەرشانی خودی هاوڵاتیان. بەڵە بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر کێشەی خاوەن مۆلیدەکانی شاری سێمانی لە ئەستودیۆکانمان لە شاری سێمانیەوە میوانداری بەڕێز نەوزاد لەتیف بەرپرسی ڕاگەاندنی کۆمەڵەی داکۆکی لە مافی خاوەن مۆلیدە ئەهلیەکانمان کردووە. کاک نەوزاد سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەبێ بپرسم کە ئەمڕۆ بۆچی خاوەن مۆلیدە ئەهلیەکان مانگرتنیان ڕاگەاند و چەند کاتژمێرێک کارەبایان لە بەشداربووانی کارەبا لە خاوەن مۆلیدە ئەهلیەکان لە مۆلیدەکان پچڕاند. ئایا کێشەکەتان چارەسەر کرا؟ سپاس بۆ میوانداریە. ئەمێ پێشەکی تشکی خەمە سەر ڕۆڵی مۆلیدە ئەهلیەکان. دیارە ئێمە وەکو تایبەت بە پێویستی ئەو دەوڵەتەیانە و هەرێمەیانە حکوومەتە بە ڕۆلی خۆمان هەڵەسین. لە دەیە ڕابردوودا حکوومەتی هەرێم بۆ خزمەتکردنی بەردەوامی هاوڵاتیانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان ویستی بەردەوامی با بۆ خزمەتە. بۆیە لە ڕێی میدیاکانەوە ڕاگەیاندنی بڵاو کردەوە کە پێویست بەواکە مۆلیدە لە پاڵ ئەو کارە بە نیشتیمانیە بوونی هەبێ تا ئەوەی هاوڵاتیان چەند کاتژمێرێک کارەبای بەردەوامیان هەبێ و خزمەتکردن بەردەوام بێ. بۆیە بەدەستخۆشیەوە کۆمەڵێ خاوەن مۆلیدی بە هەڵوێست کە لیستە هەڵوێستەکان درونە کۆمەڵە خاوەن مۆلیدی بە هەڵوێست هەستان بە دابینکردنی ئەو فەراغە و لە ماوەی 11 ساڵی ڕەبەقە ئەو فەراغە پڕ بێتەوە و بەردەوامی لە خزمەتکردن لە ڕووناکردنەوەی شار وەلا لە پاڵ ئەم خزمەتەشە دەبێ ڕۆڵی خاوەن مۆلیدەکان لە بەرچاو بگیرێ. ئێمە مانگرتنی ئیمڕۆمان و گربوونەوەی ئیمڕۆمان لەسەر نرخ نەبوو. بۆیە ئێمە پەیامێکمان هەیە ڕووناکردنەوەی شارە. ئێمە لەگەڵ خۆمانە ڕازگۆ بین و لەگەڵ هاوڵاتیانە وەگەڵ حکوومەتی شار ڕازگۆ بین. پەیامان ڕووناکردنەوەی شارە. ئایا ئێمە خاوەنی ئەم دروشتبین لە پاڵ ئەم دروشتمەیە پەنای بۆ دروشتێکی تر نابین. لە پاڵ خزمەتکردنی ڕۆڵی مۆلیدە ئەهلیەکان چەند دەستکراوەکی تر هەیە لەلایەن مۆلیدە ئەهلیەکانەوە. ئەگەر مەبەست پارە بێ مەبەست تموح بێ مۆلیدە ئەهلیەکان لە پاڵ ئەم خزمەتەیە پەنا بۆ کۆمەڵشتی تر نابن. دەستکراون لەو ئیشەی کە پێیان سپێراوە توانیویانە هاوکاری تەواوی برایانی هێزانامنیەکان بکەن. بە دەستخۆشیشەوە هێزانامنیەکان ڕۆڵی کارایان هەبووە و ئەتوانن. زۆر باشە. کاک نەوزاد ئەمێ بە دیاریکراوی وەڵامی پرسیارەکەم دەست بکەوێت. ئێوە بۆچی مانتان گرت؟ بۆچی کارەباتان بۆ چەند کاتژمێرێک پچڕان؟ من پێم خۆش و تەفاسیلێکی ورد بە ڕۆڵی مۆلیدەکان بم ئەگەر دەرفەت هەبێ چونکە هەموو شتێک سەرچاوەیەکی هەیە. ئەڵبەتە پێم خۆش لە سەرچاوە کۆ بێمە سەر حەدەسە کاتمان زۆر کەمە خۆ دەزانی کە لە هۆکاری گربوونەوەی خاوەن مۆلیدەکان دوو ئاماژمانە بوو. ئێمە لە دوێنێدا لە کاتژمێر نوێی بەیانی لە بەردەم بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی پاکێجێکمان ئامادە بوو بە ئامادەبوونی هەموو خاوەن مۆلیدە بەڕێزەکان. لە پاکێجەکە تا مەبەستی ئەساسیمان زیاتر هاوڵاتیانی شاری سلێمانیە نەک گرفان پڕکردنی خۆمان چونکە دەزانین دۆخی هەرێمی کوردستان بە چه ئاراستیەکە تێپەڕیوە و دەزانین هەرێمی کوردستان چه ئاستەنکێکاتە پێشێ لە ڕابردوو تا هەرێمی کوردستان بنیاد هێڵچنی بوو لەسەر دۆستایەتی دراوسەکان کە بێئەمەر بوو لە دۆستایەتی. بۆیە دواترە خۆمان دڵسۆزی خۆمانین. بۆیە ئێمەش ڕچاوی دۆخەکەکەین بەو قۆناغیات تێناپڕین کە دۆخەکە ناهەموارتر بێ. بۆ ئێمە سەر ئەستی مۆزوعەکە ئێمە دوو ئاماجی سەرەکیمانە. ئاماجی یەکەمان دابیکردنی گاز چونکە ئەو مۆلیدانی کە ئیشەکە بە گازی شەکە و بە پێی وەرزەکان کاتژمێرەکان زیاتر گازە خۆن شوێ لە بەهارە کەمترە خوارد لە زستانە زیاترە خوارد لە بەهارە کەمترە خوارد لە هاوینە زیاترە خوا. بۆیە وەرزەکان فەرقی هەیە. بۆ ئێمە ئەتا کارەبا بێن تەبەن گاز زیاترە خوا. ئەم گازەش لە بازاری ڕەشەکڕێ نرخەکان زۆر بەرزن. ئەلبەتە ئێمە سێ بەشی کۆکردنەوەی پارە ئەچێتە تێچووی گازەکە. بۆ ئێمە داواکاری ئەساسیمان ئەوە بوو کە حکوومەت بتوانێت دەستی کراوە بێ. دیارە حکوومەتی هاوڵاتیە کە حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی منیش بێ. منیش دواتر هاوڵاتیم شارم. ئەلبەتە
حکومت من زۆر باشەوە گلەییم لێ خاڵی هەیە. یەکەمیان دابینکردنی گاز خاڵی دووەمیان خاڵی دووەمیان داواکردنی مافی ئەساسی خاوەنوەردەکانەکەین ئێمە وەکو نوێنەری خاوەنوەردەکان کۆمەڵی مافی ئەساسی هەیە مەفرۆزە جێگیر وەکو چی بەرنامێکی تهدید کە بتوانێت ئیشپێکەری مۆردەکە هەستێ بە ڕۆڵی خۆی بەرناممان نییە لە 24 کاتژمێرە بەرنامێکی تهدید نییە تا ئەمتوان ڕۆڵی خۆمان ببینین ئەشێ لە نەبوونی و بەرنمەیە تاخیربوون دروست بێت لە کارەبادان کێشەی دووفیتەری دەبین لە زستانە کێشێکی زەقا کە ڕەنگی یاوەتۆ چونکی هەر خاوەن مۆریدەیەک چەند محاولێکی لەسرە ئەلبەتە ئەو محاولانێکە لەسەر ئەو خاوەن مۆریدی و کاربای بۆ دامیکە ئەشەیەکیان ببڕێ چەند محاولێکی تر نەبڕێ ئەو لاەن ئەو شوێنی کابرێت چەند ماڵێکی بەڕێزی لەسرە ئەو ماڵانە کاردانەوەیانە بێگلەیەکە ناڕزایی دەرەبرن خاوەن مۆریدەش بووی نیە هەڵی کارە بلەوە لەلایەن لایەنە پەیوەنددارەکان ئاگادار کراوە حتا هەمووی نەبرن ناتوانانی کارەبا بێ ئەو کێشێکی ئەساسیە کە مەفروضە قسەی لێ بکەین بۆیە حکومت وەکو لایەنی پەیوەنددار بەڕۆڵی خۆی هەڵنەساوە تا هاوکارمان بێ زۆر باشە ئەم گربوونەوە مانگرتنەی ئێوە تەنها بۆ مۆلیدەکانی ناوشار بوو یاخود دەرەوەی شاریشی گرتبەوە ئێمە وەکو سندیکای مۆلیدەهلەکان یا کۆمەڵی مۆلیدەهلەکان وەکو ناوشار ئێمە ناڕزاییمان دەربڕێ ئەم ناڕزایی ئێمە وەکو عەرزم کردی ڕچاوی دۆخی هاوڵاتیانی هەرێمەکەین ڕچاوی شاری سلێمانیەکەی دەزانین بەڵام کاک نەوزاد باس لەوە کرد ئێمە بۆ گرانکردنی و بۆ دەستخستنی پارە نەبووە بەڵام ئەوترێت کە ئێوە بە زیادکردنی 2 دینار لە 42 دینارەوە بۆ 44 دینار بەشێک مانگرتنەکەتان شکاندووە ئایا ئەمە ڕاستە کە ئێوە بە زیادکردنی 2 دینار ئەمەتان شکان دەبێت با ئێمە بۆ شێوە باسی نەکەین ئێمە باز 2 دینار و 3 دینار نیە ئەگەر ئێمە باسکردنی 2 دینار بێ ئێمە چەند مانگێکە هاوکاری هاوڵاتیان و حکومەتین بە باسیشمان نەکردووە کاردانەوەشمان نەبووە هۆکاری دابەزینی ئەو نرخە لە یەک تێنەگەشتنێک بوو لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە چونکی ئێمە لەگەڵ لایەنی پەیوەندیدارێک و تیمێک کارەکەین ئەلبەتە ئێمە تاوەکەریەکین ئەگەر لێ گەشتنمان نەبێ ناتوانین بەردەوام بین بەڵام ئەمە ئەرکێکی ترتان نەخستە سەرشانی هاوڵاتیان لە کاتێکدا ئێوە داواکاریەکەتان بەرامبەر حکوومەت وە لە دابینکردنی گازدا بەڵام بە ئەرکێکی تر لەسەر هاوڵاتیان کێشەکەتان لە بینی ئێوە حکوومەتدا چارەسەر کردووە ئەگەر ئێمە نمونە لە سەرشتێکی تر بین ئەگەر بەڕێزیش دوکانارێبی ئەگەر تۆ ئیسفادەنەکەی دانانیش حتمما من ئاماژەم بە کۆمەڵ شتدا من ئەو ویشەی کە لەوە ئەیکەم و بەردەوامیم هەیە تێچووی هەیە ئەو تێچووەش پارەی ئەوێ ئەلبەتە کە من تێچۆکە ئەچێتە ئەو ئیشەوە ئەگەر من نەتوانم بەمایە کاریش دەرچم ناتوانم بەردەوام باشە ئەوترێت ئەمە بە شێوەیەکی کاتی چارەسەر کراوە ینی بە شێوەیەکی کاتی 44 دینار ئەسەن و دواتر حکوومەت بڕی گازی پێویستان بۆ دابین دەکات ئەو بەڵێنەتان وەرگرتووە بەپی ڕێکەوتنی ماگانەیە ئێمە لە ڕابردوودا پرۆپۆزەڵێکمان هەیە و مهندسی شارەزای بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی لەگەڵ مهندسی ئێمە دانیشتووە لەسەر و پرۆزەڵەی کە ئیش کراوە لەسەری نرخەکان جێگیرە لەبەری کۆمەڵێ شتی ئەساسیات هەیە کە ڕەبتی بە گازەوە نیە ئەوە دیاریکراوە نرخی گازیش بە پێی مانگ ئەگۆڕێت بە 3 شێواز نرخی گاز وەرەگیرێ لە یەکیمان تا دەیمان لە دەیمان تا 20مان لە 20مان تا 30مان ئەو سێ دەدەیە کۆکرێتەوە دوایی تا بەشی دووەکرێ لەگەڵ ئەو نرخەی کە بۆ ڕبحی خاوەنوەردە دانراوە لە یەکە درێ نرخێک دەرەچێ لە پاڵەو نرخەیە دوای معاملەکردنێک و دوای لێگەشتنێک شتێکمان لێ بڕێ ئێمە ڕچاوی دۆخەکەمان کردووە دەزانین هاوڵاتیان بە چ قۆناغێک تێبڕێ دەزانین زۆر باش کاک نەوزاد ئەمەوێت بە دیاریکراوی ئەمڕۆ لایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەوەیان لەگەڵ ئێوەدا کردووە بەڵێنێکتان وەرگرت کە گازی پێویستان بۆ دابین کرێت و دوجار ئەو بڕە پارێش کاچێت سەرشانی هاوڵاتیان ئێوە شکەمیکەنەوە ئەو بڕەپارەیە بەڕاستەخۆ ناچێتە سەرشانی هاوڵاتیان ئەگەر هاوڵاتیان بە شێوەیەکی تر خۆیان مۆریدەخواندانێن لەواچی لەوە زیاتر زۆر لەوە زیاتر کەوێ ئەلبەتە ئێمە ئاسانکاری بە هاوڵاتیانەکەین نەک ئەرک بۆ هاوڵاتیان زیادکەین چۆن ڕوون وەکو ئێمە لە هاوڵاتی نزیک نییە چونکە ئێمە دواتر خەڵکی ئەم شارەین لە کۆڵانەکان ئەم شارەین تعاملمان لەگەڵ هاوڵاتیانە هەیە ئاگامان لە دۆخی هاوڵاتیانە ئەلبەتە ئێمە ئەگەر دژ بە هاوڵاتیان گربوونەوەمان کردبێ یان ڕوحەکەیان زیاد بکەین ئەلبەتە ئێمە چۆن دواتر لەگەڵیانە دانیشین گفتوگۆکەین ڕۆژانەیە کە بینین ئەمە دوورە لە حقیقەت وەڵامی پرسیارەکەم حەزەکەم وەرگرتمەوە کاک نەوزاد ئێوە
بڕیارتان داوە لە بەرامبەر دابینکردنی گازە و بڕەکەمکەنەوە دوجار؟ ئێمە ئەگەر گازمان بۆ دابین بکرێت ئامادەین نیوەی ئەو نرخە کارکەین زۆر لەوە کەمتریش وەکو ئاماژەم پێایی بەڵێنتان پێدرا کاک نەوزاد؟ ئەزای چۆنە بەڵێنەکە من خۆم لە کوبوونەوەکەیان نەبووم چونکی ئێمڕۆ زۆر سەرماقاڵ بوو زۆر مەشغوڵ بووین لە من شخصی خۆم ئێمڕۆ دڵم پڕ بوو لە گریان کە قسەبەکرد لە میدیاکانەوە لەبەرەوەی من خۆم خەڵکیم شارازانم خۆم بە خەمخۆرێکیم خەڵکیم شارازانم من سپاسی ڕۆڵی هێزانامنیەکانەکەم کە ئێمە بە ڕۆڵی خۆیان هەستان و ئێمەش ئەبێ هاوکاری هەموو لایەبین بۆ بەردەوامبوونی ڕۆڵەکە من لە کۆبوونەوەکان نەبووم بەڵێنەکەش تا سەر نییە چونکی دەبینی هەرێمی کوردستان بە چ دۆخەکە تێپەڕێ جارێ ئێمە کۆمەڵشتی تر لە بەردەمانایە کە زۆر باشە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز نەوزاد لەتیف بەرپرسی ڕاگەاندنی کۆمەڵی داکۆکی لە مافی خاوەن مۆلی داهلەکان لە ستودیۆکانمان لە شاری سێمانی وەڵامی پرسیارەکانت دامەوە زۆر سپاس.